لە گوتەکانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستاندا چەندین پەیامی گرنگی تایە کە توانین لە سەر هەرێکێکیان ئێمە هەڵوەستێک بکەین و گفتوگوی لەسەر بکەین یاخود لە داهاتوودا بەو شێوازە کاری لەسەر بکرێت. ئەوەی کە ئێمە ڕۆمانەوەی قسەی لەسەر بکەین ئاسایشی خۆراکە کە لە بەشێکی قسەکانی سەرۆکی حکوومەتیشدا ئاماژەی بەوە کرد کە ئاسایشی خۆراک لە هەرێمی کوردستان سەقامگیرە یاخود دەتوانین ئێمە زیاتر لەسەرم بابەتەش قسە بکەین. بۆیە میوانداری دکتۆر دارا محەممەد جەمیلمان کردووە کە پسپۆڕە لە بواری شیکاری و کوالیتی کۆنتترۆلی خۆراک. دکتۆر دارا بەخێر هاتی، خۆشحاڵین کە ئەمڕۆ کەسێکی وەکو تۆ کە ئەزمموی وڵاتانت هەیە تۆ ڕۆژانێک ئەو بابەتی هاتۆتە بەردەستە لە ژێردەستی تۆدا کوالەتیەکەی قبول کراوە. بۆیە پێمان خۆشە ئێستا لەسەرەوە قسە بکەی لەسەر ئەو ستێتمنتی سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان ڕای خۆت بڵیت. زۆر سپاس بۆ میوانداری و ئەم دەرفەتی ڕێسانوتانەوە. پێش هەموو شت بەڕاستیە بێ بڵێم مایی خۆشحاڵی و دەستخۆشیە کە بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ یەکەم جار وەک سەرۆکی حکوومەت دێتە سەر شاشە و ڕوبەڕووی خەڵک و جوتیارانی کوردستانە بێتەوە و دەورێکی هاندەرانە و پشتیوانیانە ئەبینێت بۆ بەرهەمی زیاتر و بەرهەمی باشتر لە هەرێمی کوردستانە. ئەمە خاڵی یەک. بێگومان من لە چاپێکەوتنێکی تر یا لە چەند چاپێکەوتنێکی تراوتومە هەرگیز نابێ مەسەلەی ئاومان لەبیر بچێت. ئاو پێش خۆراکە. هەر مەرجەکانی بەردەوامبوونی ژیان دوای ئۆکسجین ئاوە ئینجا خۆراک. لەبەر ئەوەشی کە ئاوی کوردستان هەم بەهۆی وڵاتانی دراوسیەوە نەختێ لەژەر هەڕەشایە و هەم هەندێک جار بەهۆی وشکە ساڵیەوە ئاوی تەوامان نابێت و لە هەمان کاتیشە خراپ بەکارهێنانی ئاو لە ناو خەڵکی کوردستانە دیسان تەواو کۆنتترۆل نەکراوە. ئەمانە هەمووی بە یەک و کۆ بکەینەوە ئەکاتە ئەوەی کە هێشتر ئاسایشی ئاومان دابین نەکردووە. کەواتە ئاسایشی ئاو پێویستەکە دابین بکرێت ئەو ئاسایشی خۆراک بێگومان هەموو شتێکی زیندوو بەبێ ئاو ناتوانێت بەردەوام بێت. ئیتر ئەگەر سەرچاوەکەی نەبات بێت یا ئاژەڵ بێ یا ئینسان بێ. ئەمە پێش ئەوە پێویستە ئاومان هەبێت بۆی کشتتوکاڵ بکەین بۆ ئەوەی ئاژەڵداری بکەین و بۆ ئەوەی خۆشمان ژیانمان بەردەوام بێت. لەبەرەوە ئاسایشی ئاو ئەولەویەت و ئەسبەقیەتی هەیە بەرامبەر بە ئاسایشی خۆراک. ئەمە خاڵی یەک. خاڵی دوو بەنسبەت ئاسایشی خۆراکەوە هەمومان ئەو ڕاستیەمان ڕەنگە چەند جارێک وتبێتەوە ئاسایشی خۆراک ینی دابینکردنی خۆراکی پێویست لە هەموو کاتێکا و لە هەموو شوێنەکە بۆ هەموو کەسێک بەمەرجێک ئەو خۆراکە ژیان بەخش بێ و تەندروست بێت. ژیان بەخش و تەندروست بێت. پێویستە وێستە لەسەر ئەوانە بکەین. ئێستا لە هەرێمی کوردستانە ئێمە ئەبینین بڵین دابینکردنی گەنممان جێبەجێ کردووە کە لە دوای ئاو ڕەگەزی یەکەم بۆ ئاسایشی خۆراک گەنمە کە ئەکرێ بە ئاردوو و ئەکرێ بە نان و نانیش هەبێت ژیان بەردەوامە بێت. بەڵام پرسیارمان لەسەر ئەوەیە ئەم گەنمە چەند دروستە چەند تەندروستە ئایا پشکێنراوە پشکنی تەواوی بۆ کراوە بۆ ئەو مەرجانێکەوە تەندروستی مرۆڤ دابین بکات. جا دکتۆر ئەوە تۆ پێمان بڵێ بۆ پێی کە خۆت ئەزمونێکی باشت هەیە لەوەیە پێشتر لە چەندین وڵات کارت لەوەیە کردووە کە ئەو بەرهەمانەیە هاتە بەردەستت چۆنە ئەتانتوانی کە بڕوانامەی ئەمەی پێ بدەن کە خۆراکێکی تەندروستە یاخود ئێستا ئەمە بتوانین ئەو بەرهەمانەی کە بینێرینە دەرەوە تا چەند جێڕە زامەندی وڵاتان بێ بتوانین چی پەیڕەو بکەین بۆی کە لە وڵاتانەوە داواکاری زیاتری لەسەر بێت. بەڵێ ئەو داواکاریە یاساییانە کە بە ستاندەرد کراون لە وڵاتانی ئەوروپی و لە زۆربەی وڵاتانی جیهانە معلومن. ئەو خۆراکە هەموو خۆراکێک پێویستە مواسەفاتی خۆی نووسرا بێت لەسەر بڵین ئەیفۆڕێک یا زیاتر لە مواسەفاتەکە تێگڕای یعنی چی پێناسە ئەکرێ تێگڕای ئەو شتە گرنگانە یاخود ئەو لایەنە گرنگانەی کە پەیوەندیدارە بەو بەرهەمەوە هیچ شوێنێکە چۆن بەرهەم هێنراوە چۆن لە پاکەت کراوە بە چوو وەزنێک چەند خاڵیە لە هەموو باڵێ ئەسەرێکی کیمیاوی لیبڵکردنە پێش لیبڵ پێویستە ئەوەی کە پێوتە پرۆدەکت سپیسیفیکیشن یاخود مواسەفاتی بەرهەمەکە پێویستە ئەمە نووسرا بێت. دووهەم پێویستە بڕوانامەی شیکاری لەگەڵ ئەم سپیسیفیکیشنە ئەم مواسەفاتە هەبێت. شیکاری کیمیاوی و شیکاری مایکرۆبایۆلۆجی کە هەردووکیان ئەوە بسەلمێنێ کە ئەم بەرهەمە
شایستەیە بۆ بەکارهێنانی مرۆیی و هەروەها تایە ئەوەی کە پێوترێ کوالتی ئەشورنس گرنتی یاخود جۆرێک لە گرنتی بۆ کوالتی خواردنەکە لەگەڵا بێ بەبێ ئەوەی هیچ جۆرە تەکلیفەیە بکەوێت لەسەر بەکاربەر ئەمانە بێ ئامادە بکرێن. ئەمانە کی ئەبێ ئامادەیان بکات؟ بڵێ من تاجری بەڵین هەنارم بۆ نمونە من بازرگانێکی هەنارم من پێویستە بچم بۆ لای کەسێکی پسپۆر پێم بڵێکەوە مواصفاتی ئەم هەنارم بۆ بنووسێت و پێویستە فەحسی ئەم هەنارم بۆ بکە بۆ ئەو فەحسانی کە پێویستە لە بازاڕی ئەوروپیا قبول بکرێت و پێویستە پێم بڵێت من ئەم هەنارە لە چ پاکەجینیەکە دابنێم ئەگەر خستمەنا ئەو مادەی پاکەتە ئەبێت چ جۆرە لەی بڵێک لەمە بەم بۆ ئەوەی کە بازاڕی ئەوروپا قبولی بکات. کەواتە جوتیاران یاخود بازرگانان خۆیانە بێ بگەڕن بە دوای ئەو کەسانەیە وەکو بەڕێستان کە ئەم کارەیان بۆ بکات یاخود ناوەندێکە یاخود دەتوانن بەم شێوازە و بەو بەرهەمەی کە هەیە لە ناوخۆدا بیگەێنە و ئاستەی بچێتە دەرەوە. هەم ئەتوانین لە ڕێگەی بڵێن کەرتی تایبەتەوە ئەو داواکاریانە بکەن بەڵام خەڵکی پسپۆر و شارەزا ئەبێ هەبێ لەو بوارە و ئاگاداری یاساکانی بەرقرار بێ ئێستا لە وڵاتە ئەوروپیەکانە و لە وڵاتەکانی تری کەنداوە بە کوردەکەی بێ ئاگاداری ISO 9000 بێت کە تایبەتە بە خۆراک یاخود ئاگاداری ئەبدەیتی ئەوەی کە پێوتە کۆدس ئەلێمەنتەریەز بێت کە ئەویش دیسان تایبەتە بە مواسەفاتی خۆراک و یاخود ئەتوانین داوای یارمەتی لە حکوومەت بکەن کە خەڵکی وەکو ئێمە هەیە لێوێ ئەتوانین ئامۆژگاریان بکەین تەنها ئەتوانین نامیلکە ئامادە بکەین بەڕاستی بۆ ئەوەی کە چۆن سپیسیفیکیشن بنووسرێ بۆ ئەوەی کەوا هەر بەرهەمێکی خۆراکی بۆ چ مەبەستێکی مایکرۆبایۆلۆژی یاخود مەبەستێکی کیمیایی پێویستە شیکاریان بۆ بکرێت و لەوەش گرنگتر کە وەکو وتم ئێستا بڵێن ئێمە باسی هەنارمان کرد کە ئێستا یەکەم پرۆدەکتە خۆشبەختانە یەکەم بەرهەمەکە نقشە بێلەوانی تریش بۆ نمونە ئێمە ئێستا ئەمانوێ گوێمتیوە بوو لە قسەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتە باسی ترێی کرد کە زۆر دڵخۆشکەرە ساڵانە ترێکی هێچگار زۆر لە کوردستانە بەرهەمەهێنرێ بەداخەوە لە کاتی لە بەردەسابوونی تریا بشێکی زۆری تاڵان فرۆشەکرد یا خراپە بێ یا فڕێ ئەدرێت لە کاتێکە ئەم ترەیە ئەتوانین بەڕاستی کۆگای تایبەتی بۆ دابنین بۆی خراپ نەبن ئەتوانین بکرین بیکەین بە جۆرەها پیشەسازی مەسەرن بێژگە لە شەربەت سرکەی لێ دروستەکرێ دۆشاوی لێ دروستەکرێ و چەندەها سەناعاتی تری شیرینەمەنی بەهۆی دۆشاوە لێ دروستەکرێت و هەروەها شەرابیشی لێ دروستەکرێت یعنی ئەمانە هەمووی بەرهەمی گرنگن کە لە تری ڕەش و لە تری سپی بەرهەمە هێنرێت بەڵام بۆ ئەوەی ئێمە ئەگەر بمانێ بە ترێیی هەناردەی بکەین لە ئێستەوە پێویستە مواسەفاتی ئەم ترێیە بنووسین بۆ ڕەش و بۆ سپی پێویستە شەهادی تەحلیلیان بۆ ئامادەکەین بۆ چ مەبەستەی بێشی کاریان بکەین پێویستە ئەو سنووقی کە ترێکەی تی ئەەکەین پاکەجین ماتریالی بۆ ئامادە بکەین و پێویستە لەیبڵەکەش ئامادە بکەین چونکە ئەو لەیبڵی کە ئەدرێت لە خۆراکی با بڵێن هۆڵ یا خۆراکی هەموو بەڵک بەسەر یەکەوە جیاوازە لەو لەیبڵی کە ئەدرێ لە خۆراکی با بڵێن مفرەت یعنی لەیبڵی خۆراکی کۆ جیاوازە وەک لە لەیبڵ لێدانی خۆراکی تاک. کەواتە دکتۆر دانانی ئەم بنەمایانە یاخود و خاڵانی باست کرد بۆی کە پێویستە هەبێت تا بتوانین بەرهەمەکانمان بنێرینە دەرەوە لە درێژەی قسەکانی سەرۆکی حکوومەتدا باسی خۆراکی ئۆرگانی کرد خۆراکی ئۆرگانی گەر لە قەوسێکا پێمان بڵێ چۆن نەتوانین ئێمە بەرهەمی بێنین بەس بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم. بەڵێ ئێمە ئەتوانین خۆراکی ئۆرگانیک بەرهەم بهێنین بەڵام بەرهەمهێنانی قورسترین پرۆسەیە مەسەن ئێمە لە کاتێکە ئەو خۆراکی ئۆرگانیک ئەتوانین بڵین هەمانە کە ئەو خاکەمان 3 ساڵ لەسەر یەک خۆڵەکەی شیکاری بۆ کردبێت کە ئەو خۆڵە هیچ جۆرە مادەیەکی سەمادی کیمیاوی یا قڕکەری کیمیاوی یا مادەی ئەوەی پێوتێ GMO جێنێتیکلی مۆدیفاید ئۆرگانیزمی تیان نییە. دووهەم ئەبێ خۆراکە بەرهەمهێنراوەکە ئیتر ئەگەر میوە بێ یاخود سەوزە بێ یا هەر بەرهەمێکی کشت و کاڵی بێت بە هیچ شێوەیەک لە پرۆسی بەرهەمهێنانیا هیچ سەمادێکی کیمیایی و هیچ قڕکەرێکی کیمیایی بۆ تیا بەکار نەهێنرا بێت و پاشان ئەوەش بسەلمێنین دوای ئەوەی کە بەرهەمەکەمان بەرهەمهێنا ئەوێت تەحلیلی بکەین کە هیچ یەکێک لە سەماد و لە قڕکەری کیمیاوی تیان نیە و هیچ جۆرە مادەیەکی جێنێتیکلی مۆدیفاید ئۆرگانیزمیشی تیان نیە. ئەمجا ئەتوانین شەهادەی ئۆرگانیک بدەین بۆ خۆراکە چونکە ئێستا ئێمە هەر قسەیە بکەین هەر ئیدعایەکی هەر ئیدعای بکەین بەرامبەر بە هەر شتێکی خۆراکەکەمان با بڵێن پێوەری زانستی هەیە قسەکەمان لە قاڵب لە حکومات
لەبەر ئەوە هەر شتێک کە ئێڵێن بەڕاستی ماڵە لە سەرمان لەبەر ئەوە ئەبێ پێشوەخت ئێمە خۆمان ئامادەکەین لە ڕووی پێوەرانە بۆ پێوەرانە دروستە. دکتۆر دارا محەممەد جەمیل سپاس کە لەگەڵمان بووی، سپاس بۆ ڕوونکردنەوەت بابەتەکەت دەوڵەمەندتر کرد. سپاس بۆ جەنابتان.